فەرموو مامۆستا باشی سەرچاوان بەخێر بێ مامۆستا بازاڕیم دەبێت لە خزمەتدامە حەزەکەی دەبمە مامزاوی پارەت دەوێت هەدیکو نامەوێت بەلاش دەبی وەڵا ناوی قەیناکەوێت و بەلاش سەلام عەلیکم عەلەیکم ئەسسەلام وەرەحمەتوڵڵا مامۆستا بەخێراتی چۆنی ئەحواڵت باشە زۆر سوپاس بەخێر بێ کاک ئوسامە جەمیل خۆیەتی و خۆی گۆڕیوە گوتی خۆ ئوسامە بن لادن نییە ئوسامە بن جەمیلە دەزانی یەک ئاویشم پێ وەڵا داوای عافیەتت بێ من تێنیم نییە ئەمە تێنیم نییە دەست خۆ دیارە تو ماسی زارێ تێنیم نییە لەوانەیە دوایە تێنیم بیت ئەمن خۆم دەبست طبعا هەمیشە خۆم دەبەستمەوە دڵنیاییەوە قانونیمە تااقەتی حکوومەتی نییە باپیرم هەموو جارێ لێگۆ کوڕم کورە زۆر و ئاگا لە خۆبی داوتان لەگە داوی حکوومەتی نارێت داوت تێبارێ لێگۆ لێ ناوتەوە ئێستا ژەروایە مامۆستا بەخوای قانونیەکەی ئەو باسی جانی بە قانونیەکەی دێکردانی لێگۆ ئاگاو لە خۆبی مخالفەی قانونی مەکەن زۆر باشە دەی بەڕێ دەکەوین باشە بە سەرچە ئەیکوی وەڵە زۆر باشە مامۆستا دەمیست سەرتاوە بڵێم بینەرانی بەڕێزی 1964 پرۆگرامێکی نوێمان دەست پێ کردووە پرۆگرامی تەکسی 1964 لەگەڵ کەسایەتیە دیار و ناسراوەکانی بواری جیاجایی هونەری سیاسی یان کەسایەتەکانی شار بە تایبەتیش لە هەولێر گفتوگۆ دەکەین و بە تەکسیەکی زۆر ئاسایی بەنێو شاردا دەسوڕێنەوە و یەکەم میوانیشمان مامۆستا ئوسامە جەمیل عەلی هونەرمەند و نووسەر و ڕۆژنامەوان و سیاسەتمەدار و کۆمەڵێک پۆستی جیاوازی بینیوە و کەسایەتێکی جوانی هەولێرە زۆر سوپاس زۆر بەخێر بێ مامۆستا ئێستا چێوە بچین؟ وەڵا کەیفی جەنابتە زۆر باشە ئەوە وابزانم دووەم جارە 1960 چاپێکەوتنی لەگە من دەکاوە نییە بەڵێ جارێکە لە پاستان دەکەم وەڵا ئەوها هوردە چاپێکەوتنیش بووە مەسەلەن 1 دقەی و 2 دقەی و ئەوانە حەزمان لێ جای من جەنابەت ببینین و لەو کەسانەی کە هەمیشە ڕێی جیاوازت هەیە زۆر مەمنون بەڵام پرسیاری ئەوەش دروست بووە ینی لەبەرچی جەنابەت کەمتر دەبیندرێی لە کۆڕ و کۆبنەوە هونەریەکان لە فیستیڤاڵی فیلم و لە زۆر شوێنی کە بابەتی هونەرین کە جەنابەت کەسێکی دیاری بواری هونەری لەبەرچ کەم دەبیندرێی لەو شوێنانەوە وەڵا ئەمن وەڵا هەموو شتێک ناوی خوای لێبێ خراپ نییە ئەوە نییە بە ناوی خوای بەخشندەی مێرەبان سەبەبەکەی ئەوەیە ئەمن ئێستا تەڵەبەی دکتۆرام ئەو جامای پێوەدەمە من ئاساییە پێوەدە ئەمن تەڵەبەی دکتۆرایمە تەبری دەکەم پێ کردێ زۆر باش ئافێن کە هەندێک تەکسیە پێ ناکەن ڕاستە تەڵەبەی دکتۆرایمە خەریکی نووسینم لە قۆناغی نووسینم لەبەرەوە کەمتر دێمە دەری کەمتر دەردەکەوم کەمتر لە کۆڕ و کۆبوونەوە شتەکان چکە دەمەوێت بەڕاستی وەکو برەی تەرکیزی کۆم هاوشتی تێ سەرەوەی شەی وەبی لە کاتی خۆی تەواوی بکەم تووشی تاجیل بوون و تاخیر بوون و ئەوە نەبم چونکە بە ئیزافەی ئەوەی کە دکتۆریاکەم تەوا بوو کۆمەڵە پرۆژەی دیم لە بەدەستە دەمەوێت دەست بۆ پرۆژانە بکەم لۆی زۆر کەم بە دەردەکەوم لە کۆڕ لە کۆبوونەوە لە سەردان لە هەتا لە فستیڤالی هونەری و فستیڤالی کۆمەڵایەتی و ئەو شتانە ژیانی زیاتر لە مارێمە لەبەر هەندێک لە ماڵی هێزکرد گران نەبوو مامۆستا ناوەڵا من چۆکە دەزانی لۆ غورفەی خۆم هەیە تەکالیفت تەبی خزمەت بکرێ و من هەموو شتی خۆم بە خۆم دەکەم ئەوەم باشە ئەمن ئەگەر لەسەر کورسێکیش بی تەختەکی گچکەش بی پاردەمەوە جێبلێ نییە لە مارێش ئەلحەمدوللا ینی ئێستا ئەمە قۆناغی ماریمە بەرە و کەمبوونەوە دەڕۆی مەسە کچەکەم چوویتە ڕێی خۆی باشە چۆنە زۆر سپاس کچەکەم ئەوە شوویکی دەچوویتە ڕێی خۆی کوڕەکەم ژنی هینا ئەویش چوویتە دەرێ پیرۆزیان بیوەڵا زۆر سپاس ناوانما مفازە بوو لەم ڕەنگە من دەمەش دەنابێت بناسم وەڵام نەمزانی بوو منداڵەکان یانی بۆ عمرە گەیشتنەوەی کە زەواج من گەورەمە ڕاستی هەر گەنجانە دەردەکەم بۆنی ڕیش سپی بووە من تەمەنم 6 سارە فاتەمە درێژکە ئەوێ ڕۆژێ دانیش بفکم لێ کردەوە کۆتم بۆ 6 سارگە لە زۆرە مەخۆران بەس ئینسانە هەست پێ ناگە دەزانی هەر تەمەنێک جوانی خۆی هەیە هەر تەمەنێک وەزعی تایبەت بە خۆی هەیە ژیانی خۆی هەیە خواردنی خۆی هەیە ڕۆیشتنی خۆی برادری خۆی هەیە دەزانی جاریوان لەگەر تەمەن برادریش دەگۆڕێ مەسم برادر لە قۆناغێک لە بۆخوا هەیە لەگەرت دەبی هەیە لەگەرت دەبینی هەتا مردنێ مەسە دووسەیەکن بەڵام ئەوانی دی زۆر جار دەبینی گۆڕانکاریان بەسەدادی ئەجا لۆێ مەسەرن ئەمن کە لە مارێمە مارش خەریکی نووسین و مەرە بەڵام بە ئیزافەی ئەوەی ئەمن شتەشی دی لە فەیسبووکی دانا بڕایمە ڕەنگە جەنابە داگات بەڵێ تابعی دەکەم وەڵا ئەمن هەموو ڕۆژێ ئەڵقەک دوو ئەڵلقەیان سێ ئەڵلقەی دەنووسم لە 2000 و چەندەوە نازەم 12 و 13 وابزانم کە یەکەم ئەوەم نووسی بە ناوی ڕاو ڕۆمانی ڕاو بوو وابزانم
کاندوسیم دەستم پێکرد وردە ئەوەی ئێستا دەنووسم مابزەم 12 مینە بە ناوی ئێستا بە ناوی تەمبەرخانەیە. ئینسان گەنجاتی و هەرزەکاری خۆی لەبیر ناچی هەمیشە تۆ لە کوێ ژیایی لەو فترەیە بابڕێ منداڵی چێت و مامۆستا منداڵی چ مەنتەقەیەکی؟ من ژیانی من بە دەتوانم بڕێم چەند قۆناغێک تێپەڕیە. قۆناغی لەدایک بوون کە 23/12/1965 لە گوندی شاوێسی بووە. ئەو شاوێسی خۆم ئەو شاوێسە بەرێ ئەوە گوندی مەیە، یعنی گوندەکە گوندی مەیە، یعنی بە مڵکایەتی بە مڵکی باب و باپیری منە. گوندەکە قوڕ بوو کاتی خۆی طبعاً. ئەو گوندەکی گچکە بوو 29 مار بوو وەکو خانی بەرام خانیەکان گەورە بوون هەمووی 1000 مەتر خانی وەکو حەساری بوو 1500 مەتر مەسەرەن خانەیە بوو 5 ماری تێدا بوو خانەیە بوو 4 تێدا بوو. ئێستا من بەبیرم دێ ماری باپیرم بوو باپیرم عەلی هەزار ڕەحمەتی لێبی، ماری مەبوو بابم، ئەوجا ماری مامم بوو، ماری مامەشی دیم بوو، ماری مامەشی بابم بوو، یعنی بزانە عایلە هەموو بەیەکەوە بوو، هەمووی بەیەکەوە بەرێ هەر کەسە جێ و ڕێ خۆی هەبوو. ئەوجا بە 6 کیلۆ مەڕ و بزن و شتی بوو، بە 6 کیلۆ ئەسپ و جێدرێژ و ئەو شتانە بوو، یعنی بەبیرم دێ باپیرم ئەسپ و شتی هەبوو. ئەمە لەو گوندەی دەژیان، ئەمن 10 سار لەو گوندەی ژیان لە 23/12/65 هەتا 4/2/1975. ئەو باوەڕێن ڕێکەوتانت لە بیر نەکردووە، یعنی سبب چییە؟ ئەکو لە بیرم نەکردیە. 23/12/1965 ئەوە بابم نووسی بووی بە ڕەحمەت بی، ئێستا ژوەرە پکەمان مایە دەرێ خوا یەکەم مەداری دامێ کوڕەشی دامێ ناوم لێ ناوسامە لە 23/12/65 یەکی ڕەمەزانی 1000 و نازەم وەڵی چەندە بزەبت کۆچیەکەم ببینی. ئەوی دیش 4/2/1975 کو دەزانم. ئەمە کەمارمان هاتە هەولێرێ بەرە بەیانی ڕۆژی جمعی بوو سەعات 9 بەیانی. ئەو کاتە لە بیرە تەمەنت چەند بەو من ئەو کاتی 10 سال بوو بە پیکابەکی هاتین بیری منداری تیژە دەڵێ تیژە ئەو کاتە پۆلی 5 سەرەتایی بوو بە پیکابی خارێکی داکەم هاتین، خارم حاجی حەمەد مستەفا، خاری داک دەکا خاری منیژان کە هاتین. ئەمە دۆرابەکمان هەبوو، ئەمن لەسەر دۆرابەکەی ئێستاش بەبیرم دێ بە قەرەمەکی نووسیم 4/2/1975 سەعات 9 بەیانی هاتین هەولێری. ئەجە لێ لە بیر ناکەم. ڕاستە پێت کووە سەردانەکی شاوێسی دەچین بەس شاوێستا گۆڕانکاری زۆری بەسەدا ئێستا بوویتە شارۆچکەیەکی گەورەیە، ئێستا ڕەنگە 3,000 ماربی تەمە ساڵی 75 پێشی برێن شۆڕش شتێک بچی لە ئاقاری گوندیمە حکوومەتی ئەو کاتی عێراقی هات بە تقریبا نازام چەندۆنم ڕەنگە ینی زۆر مەساحەکی گەورەی دابڕی مقاولی هینا دایە مقاولەکی ناوی حاجی قادر بلە بوو. ئێستاش مایە خواتەمەنی درێژکە ئەو خانی لەسەر ئەو مجەمەعی دروست کردووە تێدەگەم هەر خانی لە مەساحەی دەوری 150 تا 200 مەتری بوو. ئەمە نەمان دەزانی ئەو خانی لۆچەیە چونکە بڕیار نەبوو گوندی مەتێک بچی ئەمە لەوێ دابنێن، بەس گوتی حکومەت گوتیتی دروستکەن، لە شاوێسی دروستکرا، لە پیرزینی دروستکرا، لە مەلاومەری دروستکرا، لە بەستۆڕەی دروستکرا، لە کەس نەزانی دروستکرا، لە مەلاومەریش دروستکرا. ئەوە لۆ چ بوو دوایە کە شۆڕش تێک چوو خەرچی ئەو گوندانەی منتقەی باڵەکایەتی و منتقەی بارزان و ئەوانە ئەو گوندانیان هەمووی تێکدا ئەوانانینا لە گوندانیان کۆمەڵگە زۆرم لەیەکە ئەوانەی کەتنە گوندیمە هی باڵەکایەتی بوون لەگەر منتقەی بەردەڕەشی کەتنە گوندیمە لەو کۆمەڵگەی گوند لەگەر ئەو مجەمەعی تقریبا دەوری 2 کیلۆمەتری بین بوو، 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر هەر ئەوەندە. بەڵام ئێستا توێکەر بووە بە تەواوی، ینی هەردووچی بووی تەیەک ناوی لێنرا کۆمەڵگەی شاوێز. گوندەکە ئێستا دەچین دەبینین گوندی جاران نییە. ئەو خانەیەمش لەدایک بوویمە بەڕاستی خانی جاران نییە، گۆڕانکاریێکی زۆری بەسەداتە، گوند گەورە بووە. دوکانی کە تێ وەخت خۆی ئەو گوندەیمە بە هەمووی 1-2 دوکانی لێ بوو. دوکانی حاجی معروفی لێ بوو، هەزار ڕەحمەتی لێبی ئامۆزای باپیرمە، دوکانێکی دی لێ بوو، ئی خارەکی بابم ناوی خارم شێ محەممەد بوو، دوکانێکی دی لێ بوو ئی شێ محەممەدی مام سابیری ئەوی شەر ئامۆزای کۆمانە. مام حاجی خدر حوسێنیش دوکانێکی دانا، دوکانێکی دسکۆکە بۆ واخیرەی
ئەنی ئەوانە دوکانی کچکە بوون شەکەرات و مەکەرات و گورە بە ڕۆژە و ئەوەنی ئەوشتانیان هەتا ساڵی چەند دێمانەوە ئەمە 75 دوایەوە هاتنە ناو هەولێر دوای ئەوە لەو هاتی بابم کە ئەعدادیەی تەواو کرد ئەعدادیە زراعە یەکەم بوو لەسەر ئەعدادیە زراعی وابزانم لەسەر عێراقیش یەکەم بوو یەکسەر تعینیان کردەوە بە مامەستا لە ئەعدادیە زراعی یەکسەر بووە مامەستا لە ئەو کاتە ئەعدادیە زراعە لە کەرەچێ بوو ئێستاش وابزانم نازەم لەوێ یان لە ئەولێرێ مەیم ئەو کاتە لەوێ بوو کە لەوێ بووە مامۆستا تەمان ئەو هاتوو چۆل و بابم ناخۆش بوو بەڕاستی لە گوندی بڕۆوێ وەلی ئاسان نییە پاستە لەگەر توی تڕمێلی خۆ نەبی ئەو کاتش کاترم بێت نەبوو نا هەموو گوندی بە ئەو کاتە سێسا تڕمێلی لێ بوو هاتی بابم گۆتی مارمان دەبەینە شاری هاتینە چێ گەڕەشی سێتاقان پشت خەسخانەی زموری ڕێزەک ماری لێ بەرامبەر و لێ تۆ ئەو ڕێزەمانە هەمووی برانە براو ئامۆزانە شاوێسی بوو براو ئامۆزایی مەبوون بەس ئێستا یەک دۆچیان لێمانە هەمووی باری کرد چکۆ مندانی زۆر دەگۆڕێ گەورە بوو فراوان بوو مەسا من هاتی مەزینی بابم هاتە زینی مامەکانم هەریەشی چوونە مەنتیقەشی لەوێ خانیەکمان بەکرێگرت خانیەکەی چێ بوو ئی مامەستا مەلا عەبدوڵای ئاشۆکان مامەستا مەلا عەبدوڵا مامەستایەکی ئاینی بوو مامەستایەکی ئاینی بوو لە گوندی ما لە گوندی شارسی پیاوەکی زۆر باش زۆر بەڕێز زۆر بە خزماتی ڕاستە بە ئەسڵ شاوێسی نەبوو بەڵام وا تێکەر ببوو لەگەما وەکو خەرچی گوندی لێهاتوو ئێستا مندارەکانی هەموو بووینە شاوێسی مەسەلەن ئەو پیاوە خانیەشی هەبوو بەکرێ دەدا وەڵە بابم پێی بەکرێگرت مانجێ بە 6 دیناری زەحمەت نەبووە سەردەما یان ئێستا زەحمەتترە لە چ ڕووەک لە ڕووی ژیانەوە لە ڕووی دابینکردنی سەکەنەوە لە ڕووی نانە ئەو وەختی دابینکردنی سەکەن مەکتەب حقارات توش نەبوو بۆچی ئێستا نووسی لێ عقارات و بگەڕێنە مەسە تو دەدوست خانێکی بەکرێ بگری لە سێتاقان بە کۆرانێدا دەچوی یەکەکە دەدی لە پێش دەرکەی ژنێک زەلامە اختیارێک دەدوە زەحمەمادی نەبێ زەحمەتداری لەو کۆرانی خانیەیە بکرێ بەس بگو ئەو خانەیە بەکرێ دەدێ هیچێ ئیفراکەسە دەچوی لە دەرکەت دەدارێ و خانی بەکرێ دەدەی بەچەندی دێ ئەو هابوو دەگەڕای متمانە هەبوو خەڵک خانەدا هەموو کەسە چێشکە بە هادبایەوە هاو زمان و هاو شاری خۆ ئەگەر مەسەمبی ئازانی بە ئەوە خراپە وەکو ئێستا مەزبەتیان دەکرد لە کۆرانی لە سوودیاندا مختاری مەزبەتان دەکرد ئەوان دەکرد ئیدی کابرایان لەگەڵ ڕەشێ دەردەکرد بەس عەلە العموم خراپ کەم بوو یعنی ئەو وەختی مامۆستا جەنابەت نووسەری و ڕۆژنامەوان بووی و لە میدیا دەستت پێ کردووە و دوای ئەوە چوویە پەرلەمان و ئیتر کەسایەتێکی سیاسی کۆمەڵێک ئیشی جیاواز هەبووە بەڵام تۆ حەز دەکەی ئوسامە جەمیل وەکو چ بناستێنە هونەرمەند تۆ وەکو هونەرمەند ئەو مەجاڵەکانی دیکە لێی پەشیمانی یان بێ دوایە لە هونەر زیاتر خۆشەویستی خەڵکی بەدەستینا و ناسرایی هەر مەجالێک کە ئیشم تێدا کردووی سوپاس لەبۆ خوای گەورە سەرکەوتوو بوویمان لە هیچ لەو بوارانەی ژیان کە ئیشم تێدا کردی پەشیمان نەبوویمان بەڵام ئەوەی ئەمنی زۆر بە خەڵک ئاساند وە خۆشەویستی لە بینی من و خەڵک زۆر پتەو کرد و شت بوو یەکیان بەرنامەی ئاسووی بەیانیان لە ڕادیۆ یەکگرتوو کە لەگەر کاشکوڵە شێخانی یادی بەخێر و نەرمەندی گەورەی کورد پێکەوە پێشکەشمان دەکرد دووەمیش ئەو زنجیرە تەفسیرانی کە لە تەلەڤیزیۆنی دەمان کرد پێم وایە هەر لەو بەرنامانەی لە ڕادیۆ پێشکەشتان دەکرد چەکەرەی ئەوە دروست بوو کە با بڵێن ڕوو لە تەلەڤیزیۆن بکەن دوای ئەوەیش لە ئیشی کاری هونەری بکەن هەرچەندە تۆ پێم وابی لە سەرای زووتریش ئیشی هونەریت کردووە ئەمن کاک شۆڵام کە ناسی وەکو هونەرمەندێک ناسی وەکو هونەرمەندێک کە پێشتر ئیشی کاک شۆڵام دید بوو بە تایبەتی کە لە کەوەکانی قەرەچۆ دەوری قادراغی هەبوو زۆر بە دەرکەت بازی کرد ئەو هاتە ڕادیۆی لەگەر یەکەچی دی مامۆستاکرە مەولود ئەویش هونەرمەندە وتیان دەمانەوێت چەند زنجیرە تەفسیری ڕادیۆیی پێشکەش بکەین ئەمن ئەو کاتە مدیری ڕادیۆی بوو بەڕێوەبەری ڕادیۆ یەکگرتووی بووم فعلەن هاتن و ڕێگام پێدان چەند تەمسیلیان پێشکەش کرد دوای ئەوە کاشکوڵا هەل لە ڕادیۆی دامەزرا وەکو کارمەندەکی وەکو بێژەرێک برین پێکەوە وردە وردە بەرنامەمان تەقدیم دەکرد ئەو بەرنامەی بەتەنێت چیرۆ کوشتی دەکردەوە ئیدی لەوێ دوای ئەوە پێکەوە یعنی ڕۆژێک بڕیارماندا گوتمان باشە ئەمە دەستمان بە درامای ڕادیۆیی کردە میش لە گەریان وتی باشە لۆ درامای تەلەڤیزیۆنی نەکەین وتم وەڵی پێم خۆشە کاکشکوڵە ئەمن تەمەن لە ڕادیۆی ئەو گوتی وەرە دەورەکەت بدەینێ و لەو ئەوە تەمسیلێکی ڕادیۆیان نووسی بوو پێویستی بە 3 کەسی بوو ئەوانیش 2 کەس بوون
بە منیان گوتم کاکە من تەفسیرم نەکردێ نەبکرد بوو پێش تەفسیر وتی ئاسانە وەرە منەتە و دیارە ینی دەبی ئەکتەر بەهرەت تێدا توانایەت هەبووە و بەهرێت تێدا ئەوزانی وەڵا یەکسەر دەورەکەمی ناو زۆری بەدری بوو تەوا وردە دەستمان کرد لۆ تەلەڤیزیۆنیش گوتی با دەست بە درامای تەلەڤیزیۆنی بکە بەتابەتی ئەو کاتە مۆدی بوو لە ڕەمەزانان وەڵا ئیدی دەستمان بە درامای تەلەڤیزیۆنی کرد ئەمە تەکلیفمان لە دەرهێنەریش کرد یەکەم جا دەرهێنەریشی ناوداری هەولێرێ ئەو دەرهێنەرە داوای 34,000 دیناری سویسری کرد ئەو کاتی لە بۆ 15 ئەڵقەی وەڵا ئەمەش لەگە کاشکوڵای هاتینەوە قسەمان لێ کرد و برین بە بێگرتومان گۆ و گوتیان باشە چقەی دەدەیدەین ئەگەر بتوانین 15 ئەڵقەی باشی جوانمان لێ بکات دا ئەم گوتم کاشکوڵا گوتی بەری گوتم باشە تو لە تەلەڤیزیۆنی ئیشت کردێ گوتی با گوتم درامای تەلەڤیزیۆنی دەزانی کووە بخراج و تەسویر و شتانە گوتی گوتم باشە ئەو ئیشەی ئەمەلۆ بە خۆمان نەکەین ئەمنەوە تو کاکە ئەو 34,000 دینارەشمان نایە وەڵا هیچ 2,000 دینارمان دەرێ مەمنونی باش دەگەڕێتەوە گوتی باش گوتی چ بکەین گوتم ئەمن 15 ئەڵقەی دەنووسم گوتی دەتوانی گوتم دەستی نووسینتە بوو بەس نووسەری درامی نەبوو بەڵێ وەڵا 15 ئەڵقە نووسی خلالی 3-4 ڕۆژێ نووسیم شتی کۆمەڵایەتی ئەو شتە کۆمەڵایەتیانەی کە ڕۆژانە ڕوو دەدەن لە ناو خۆ ئەوە گرنگە بەڕاستی دەبێت دراما لە هەڵقوڵاوی مجتمع بێت کێشەکانی مجتمع بێت بەڕاستی ئەو لایە بگراتوو کاکە ئیشارەتی پێکە ئەو لایە بگرێت وەڵا نووسیم لەگە کاشکوڵای تەقدیممان کرد بە تەلەڤیزیۆنمان گۆ کامیرێکمانی ناوێ نەگریان لە گەناردین یەک دوو ئەکتەری دیمان پیا کرد لەولا کاک ڕەبیع بوو دووسەیەکی دی بوو پورهاندێکمان حرەس و مەرەسی مەڵبەند و تەلەڤیزیۆن ڕاستە بینیمە ئەکتەری باشیش بوون ئەکتەری زۆر باش بوون یعنی ئەوانە ئەگەر بەردەوام بوونایە بڕواتە بی شتی زۆر باشیان لێ دەردەچوو ئابۆ برابۆ ولا لازم مليدا أو جندي بسنديدا خيرني خواو دستم ليلة دا دزاني شو كباب خاني زوجي دزم كلنا كباب خاني دلهم تۆ خەڵکی حسابکە هەولێر یعنی هەولێر حسابی چکە شاوێ سەر بەشەکە هەولێر ئەو پێشکەوتنی ئیعماریە لە هەولێر چۆن دەبینی ئەو گەشتە سەردنی شار کە زۆرێک لە بیرمەندەکان وانێک کە خەڵکی شارەزا و باڵێن دنیا دیدەن پێیان وایە ئەوە تەنیا باڵەخانە بەرزکردنەوە و جادە و ڕێگاوبانە لە مەجالەکانی دیکە پێشکەوتنمان نییە بۆی دەزانی چییە ینی کورد لە مێژە گۆتیتی ئاوەدانی وەنیە ئاوەدانی دەبا ئەو ئیشە کە کرا ئەوە خۆی ئێستا کۆمەڵە کەسێک تێیدا مستەفید بووە و باڵەخانە و بینا و مجەماعاتانە خۆیتیان مەسەلەن وەنیە دروستیان کردی و پاریان لە خەرشیوەرتی خۆری کاتەناوی خەڵک تێدا مستەفید بوو بارگرانی کەتیتە سەر چێ بارگرانی کەتە سەر حکومەتی چکە ئەو بینا و ئەو عیمارات و ئەم جەماعانە دروستکە هیچی حکومەتی نییە ڕاستە ژمارە کرێتیەکە هەروەکی خۆیەتی خەڵکی بێخان و هەروکە خۆی حکومەتی استفادەی لێ نەکردی ئەوە سەر بە وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن و هیچی ئەوانە نییە خەڵکەکە تەقدیمی کردیە لۆی دەرچووە وەری گرتیە و استیفادەی کردی ئەو مجەماعانە هەمووی ئەوە یەک دوو ینی حکومەت زەرەرمەند بە بەوەی دەبی خزمەت گوزاری بینی دوو پەرەسەندنی هەولێری غەڵەتەشی زۆر گەورەی تێدا بوو بەوەی کەوا فکریان لە ئاوی نەکردەوە ئەتوو بڕۆ هەموو وڵاتە چی ئینسان کە نیشتە جێبووە لە نێزیک ئاو نیشتە جێ دەبی تەبیعەتی وەچکۆ ئاو نەبی ناژی ئاوەدانی نابی ژیان نەبی ئەمن خەریجی مێژوومە وەنیە ئێستا ماستەرم لە مێژوویە لە کۆنەوە هیجرەت سەبەبەکەی دووشت بووە کۆچکردنی جەماعی دەرێم نەک تاکە کەس یان لە بەربێ ئاوی بووە یان لە بە شەڕ و شۆر بووە دەبایە هەولێر فراوانیەکەی و پەرەسەندەکەی هەمووی بەرەو لای زەیبی بەرەو ڕووباری بی ئەتوو لە ڕێی کۆی ئیشەکە ئاسانتر دەبوو تو لە ڕێی کۆی 20 جەماعەت دروستکردێ لە ڕێ مەسیفی 20 جەماعەت دروستکردی ئەو هەمووی دەبی بیری لۆ لێدەی هەمووی دەبی بۆڕی لۆ ڕاکێشی گەورەی ئاو زانسی مەسرەفەش لەسەر حکومەتی دەکەوی بەس ئەگەر ئەوها بەڕێی بەحەرکەی و عەنکاوەی دابڕۆژ با لۆسە زەیکەرەچێ مەسرەفی گەر زۆر کەم دەکردەوە ئەو ئاوە نەمینێ کۆچەکی بە کۆمەڵ ڕوودەدا لە مستەقبەل ڕەنگامە هەموو بڕۆین بەرە وڵاتە چکە ئاوی زۆر بی وەنیە حەز دەکەی مامۆستاوە ڕووبدا ئەوە بەدەستە من نییە کە ئاو نەما ڕوودەدا مەفتەن شیرنە طبعا وەنیە هەر لە وڵاتی خۆی دەزانی چ بکەین ئاتوو بڕۆ ئەوە شفتی فرۆشە لۆلانە دەی شفتێکی بکڕی
بەدریت ئەم ناوینا زۆر حەزم لە شفتی ئەتوو لەگە شفتی بین ئەمش پێ زۆرم پێخۆش بۆ شەکرە و مەکرە نییە نا لەخوا بەزای مامۆستا گەنجین جارێ بە گەنجینی مندارە گرتی فەرمو فەرمو زای شفتێکی ناکڕی دەرەجەیە شتێکی گەورە بکردنی لە خزمەت دای مامۆستا ئایدی خۆشمانە ئەوها ئەو بۆ پارە تا زۆر یا ئەڵڵا ماندی نەبن کوونە ئەوە چیلۆ شفتی بەچەندە 700 و ئەوە چێندەریە عێراقی عزێمە گوێعێتە لە چێندەری دیمانەیە سامەڕایە وەختۆی لەو سێجێی شفتی زۆر بوو خۆمانەیە دیا لە شفتێکمان بدەنێت چەند چیلۆبی باشە وەڵا بەدڵی چوو وەڵام بۆ دەزانم شتێکی باش باشە کوڕم ئەوە بە شەرتی چەقوێ یان ئەوەیە چییە؟ زۆر شیرین نییە ئەدی وەڵا زۆر شیرینی بە سۆرانەکەی سۆر ئەجام چ لە سۆری بکەم ئەگە شیرین نەبی یانی ناخورێ؟ وەڵا هەندە شیرین نییە دەخورێ یان نا؟ وەڵای لێت دەکڕم مادام ئەوەندە ڕاستگۆی ئەوە زۆر جوان بوو وەنیە؟ ئارە وەڵا یاڵە بای ئەیە دەڵێ بی بە و خەمت نەبی گیان 8,000 باشە کوڕم ئەم دەیدە مامۆستا نابی ئایدی منە ئەم سەحەب ئەگۆ میوانی منە نابی پێشم خۆشە وەڵا بینە کاکەم بەخوای ناوی مامۆستا حەز دەکەم وەڵا من حەز دەکەم دەست خۆش خۆ لە زیاتی ئەوەیە بچین دە کافەیەکی قاوەیەکی بخۆینەوە یان چایەکی دەچی نەوێن دەرێش ئیشمان ئەگەر زەناوت کاتی تەبی لە چێ دانێن ئەوەی ئەوە شفتێکەشت بۆ من هەرگرت لێ دۆ دەکرین ئای دەست خۆش زۆر سوپاس ئینشاڵڵا شفتێکی باش دەردەچی مادام ڕازگۆ بووی خوا ڕزقت بدا کوڕم ئەوجا هەولێر دەبوایە بەرەو زەی بڕوە بەرەو زەی بڕوە بچووبایە سەر ڕووباری بۆبی ئەتوو ئاو دابینبی لە بۆ خەرەکە تو کە ئەتوو بزانە هەموو ئاوینان لە زۆربەی شارەکانی کوردستان خۆپیشاندان و هاتنە سەرجادە لە کۆرانان دەست پێ دەکات لەبەر بێ ئاوی وەنیە؟ وەڵاو مشکلەیە هەموو جارە دووبارە دەبتەوە پلانی حکوومەت غەڵەت بووە تو کاکە من دەچوم دەڕۆیشتم هەولێرم دەبرد بەرەو زەی کەرەچێ مامۆستا زۆر شتێ هەست دەکەی ئینتیقالی لە وڵاتە ئینتیقالی هەست ناکەی بنیاد نانە لە بۆ داهات مەڵە کەسێک چکۆ مستەفیدێ لە وەزعەکەی بیر لە ڕابردووی خەڵک ناکاتەوە بیر لە ژیان ناکاتەوە دەری با من بەس پارەم بێتە بەردەست بەڕاستی ئەوای لاتیە یعنی ئەو کە پارەکەی هات بەستەوەی بیر لە داهاتوو ناکەنەوە بیر لە داهاتوو ئەتوو کاکە ئێستا تاوان دەرێن لە زۆربەی ئەمن زۆر متابعە دەکەم دەرێن لەو مەنتیقەی کوردستان و عێراق هەتا عێراقیش و هەتا بازە وڵاتی دی کۆچێکی گەورەی بە کۆمەڵ بەڕێوەیە منتیقە زۆر بە بیابان بووە ئاو نامێنێ دکتۆراکەشت لەسەر هونەری هەولێرە ماستەرەکەم لەسەر هونەر بوو ماستەرەکە لەسەرەکەم سیاسی ئێستامەوە داخلی گوندی شاوێسی بووی بەڵێ لێرەوە دەبتە گوندی شاوێت ئەوە گوندی شاوێسیە وەختی خۆی گوند ئاخیر خانی ئەوە بوو ئەوە خانی مام حاجی مەجیدی بوو هەزار ڕەحمەتی لێبی ئامۆزای باپیرم بوو ما باقی ئەوە هەمووی گەرم و جۆ دەبەر بوو ئەو وەرە قلقلە خانەیە بوو مەکتەبی شاوێسی ئەلێرە بوو ئەمن مەکتەبەک بوو ئەلەجێ ئەوەی ئەلێرەم خیندیە ئەلێرەم خیندی مەکتەب و ئێستا هەموو بوویتە خانی دەتکرێت لەو فەرعی بچی ژۆرێ لێرە بچم تو بڕۆ ژۆرێ وەبی ئەو خانت پیشان دەبکەوە ئەمن تێیدامە لەدایک بوویمە لەو خانیەی ئەوە مارێ باپیرم بوو ئەو خانوە باپیری بابی داکەم ئەو هەبسوڕێەوە ئەوە ماری مامی لە جێ خۆمان دوای دەسوڕێنەوە ئەلێ ڕاگرە هەز دەکەم مزگەوتیشی لێبێەوە مزگەفتی گەورە بوو ئەمن لەو خانیە لەدایک بوویمە ئەوەی دەبینی ئەلەو خانیەی لەدایک بوویمە ئێستا مارێ مامی تێدایە ئێستاژە لەوێنە ئێستاژ لەوێنە بەری مارێ ماماوە مارێ ئامۆزایەک ماویلی ئامۆزای بابمە ئەوە هەرێ ئامۆزاین نارێم گوندی شاوێز یەک بەرە باب بووە یەک بەرە باب هەمووی نەوەی عەلی بەجێ لە ئەسڵ لێرە بووینە لێرە بووینە هەندێک دەرێن ئەمە لە مەریوان هاتینە ئەسڵەکە عەشیرەتمان میریان بەگە چکۆ میریان بەگ لە مەریوان هەیە لە ئیفرازی هەیە ماری کەمالاغی ئەوانە میریان بەگەن لە کۆرەی گچکە هەیە لە کۆیە هەیە ماری سدیق بەجی هەندێک مارن
وەختۆ گوندەشی دیشە بوو ناوی زەمزەمین بوو ئەو گوندە نەمایە گوندەکە گچکە بوو تێک خۆرکەکەی خەتە برین شاری بوو شاوێ سوورەوانە لەگەر کەرەچینی ئەو کەرەچینە شاوێسینە سوورچیەکان لێ ئێستا لەنە ماری حاجی فاروق و حاجی مەسعود و لە ماری حاجی باپیری ئەوانە کەرەچینی ئەو لاینا ئەوە شاوێسی ئەو نا شاوێسی حەز دەکەی با بچینە خوارێ مامۆستا ماری مام دەروێشی ئاردی لەوێ هەبوو ماری بر دەوێندەری ئیدی کەت نەوێندەری لەنە ئەوانە ئامۆزایە منە ئێستا لەوێندەری دەژی ئەمن ئەلەو خانیەی لە دایک بوویمە ئەوە ئێستا بەس کاتی خۆی ئەو هەنە بوو ئەوە قوڕ بوو ئەوە ئەلێرە دەرکەچی گەورەی داری هەبوو پلێت بوو دەچوێ ژۆری لە ژۆری دەرکەچی دی هەبوو ژۆرەکەی باپیرم لە پشتەوە بوو لەو تەنیشتی ژۆری بابم ینی گەورە بوو دەوری مشینە 2000 ئەوە زۆر دەڕوا تا پشتەوە ئەو سەری بەس لەو دیوی هەندێک چێدیان لێ فرۆشت مامەکانم فرۆشتیان خەرشی دی کڕێەوە ئێستا و ماری مام محەممەدی تێدایە هزار ڕەحمەتی لێ نەمایە بەخۆی نەمایە ئەو ماری مام حاجی ئەسعەدی بوو مامی داکمە و ئامۆزای باپیرم بە جیرانی بوو ئەوی دی ماری باپیرم حاجی ئەحمەدی بوو ئەو ماری مام حەمەدەمینی و حەمەدەمینی مام ڕەسووری ئەوە ڕاوچی بوو دائما ئەسپ و تاژی هەبوو ئامۆزای بام بوو بە دایمی خەنجەرێکی لێرە کاگوسام ئەو عیلاقاتە ماوە ئێستاش ینی ئەو کۆت کەسێکی کۆمەڵایەتی ئەو عیلاقەت مایە لەگەڵ هاتو چومان هەیە بەران زیاتر لە تازیە و لە بۆنە و لە مناسبات و ئەوانە نییە بەسار جاری بێمە گوندی مەسە ئەوەی دەبینم سکو هەموو جیران دەی جار لێرە بەبردەوامی ئەمن دێم ئەوان دێن ئەدی بۆ ماری محەیدینی محەیدین بابی ئامۆزای باب بوو بەسەر ئەو ماری خارمە ئەوێ هەیە ئەوی دیمارێک کوڕی خار مەغازی ینی شاوێز ئێستا تو لە ئەوەی خۆتی مەفتەنی خۆەوە مزگەفتی گەورەی بوودیە مامۆستا لە عوڵە لێرە خودبەی دەدا زۆر جار بابیشم خودبەی دەدا مەسە دەهاتەوە لە شاری داهاتەوە گوندی کە مامۆستا لە عوڵە لەوێ نەبوو بەسۆ ئیجازە بوو یا سەفەرشکی یاشتش کرد بوو بابم خودبەی دەدا یا جاری وا بوو مامۆستا مەلا عوڵە زار ڕەحمەت لێ پیاوەش گەرم تەوازە و گەورم خۆشەویستی گوندی بوو زۆر جار دەگوتە بابم مامۆستا مەلا جەمیل هەست تو خودبەکەی زۆر میمە ئێستا ئەوشتە نمە هەز دەکەی هەندەکەی وەکو ئەوە گرتویانێ باڕێ مینبەریان گرتووە بە مامۆستاشی برێوە لە کە خەتیبی مزگەفتی خۆی برێ وەرە هاتوو لە باتی من خودبە بخێن زۆر میمە ئەجەبامە هەموو جارێ هەتا مابوو زۆر دوعای لۆ دەکەن پێشی بابم وفاتی کرد هەزار ڕەحمەت لێ بی ئێستا منداڕەکانی لە گوندینە یعنی ئەو گوندا وەچی گوتم 29 مار بوو بەس وەکو عایلە ڕەنگە سەد عایلە دەبوو خێزانان هەمووشی میران بەجی بوون یەک دوو ماریدی تێدا بوو مەسەلەن لە جێدی خەرگرێ دەکەویتە ئێرە وەنیە دێ مەسەلەن دەبتە سەپان لە گوندی مەسەلەن یەک دوو مار هەبوون لە گوندێکی دی هاتبوون لە لای قەراج و کەندێ ناوێژم دوژمنداری و شتیانە بوو کەتنە گوندیم لە گوندی مەمانەوە تا ئێستاش بەژن وژم خوازێتی کردبووین بەرە بابیدی هەبوو یەک لە لای گەرۆزی و ئاتوو کۆپری هات بوو هەتا ئەو دوواژ لە گوندی بوو ناوێ عەزیز بوو بەڵام پەیوەندێکی بەهێز و پتەو هەبوو لە گەرێکدی خاکەکە زۆر خۆش دەویست ینی بەبیرم نایە شەڕ ڕووی دابی بە کوشتن لەو گوندەی دەمەقاری دەبێ خۆ ئینسانوەنیە ینی خەرکەکەی چکە هەمووی ئامۆزا هەمووی بە چارپێنج پشتی دەگات و یەکدی ئێستا من لەگەوەی بە سێ چاپ پشتی دەگەمەوەی لەگەوەی بە سێ چاپ پشتی لەگەوەی بەیەکی لەوەی ینی هەموو گوندەکە یەکە و بەڵام ئێستا گوندەکە جەناب دیزاین گەورە بووە ئێستا شاوی 3000 مارە گەورەیە ئێستا لە گوند دەرچووە ئێستا ئەمن دێم خەرک دەرێ نەرێت خوێن دەرێ باسە دێرە پێ هەیە پێم دەرێ مامۆستا دەکە لێت خوێن کو هاتێرە نازانی کابرا مەسەلەوانی پاسە گۆڕایە ئاخر دیمۆگرافیەکەی گۆڕایە عەرەبی تێدا سووری تێدا وەنیە کوردی ڕەنگە تورکیا تێدابی لە گوندەکانی دی خەرک هاتیە بڕۆین مامۆستا دەفەرم ئێستاوا ئێرە تەوا ونیە ئیشت بێرە نمە خۆش بوو زۆر بەدڵم بێرە کاکە خوا حافیز کاک مالی زۆر سوپاس یا ئەڵڵا ئەو بزانە کوب بەجی دێ دەدەی بزانە چ دەکەی دەرچوونمان نییە لەولایە وەڵای تازە لێ مزگەفتەکە بەبەک دەڕێن بە هەندێک لە مەجای هونەری قسە بکەین مامۆستا ماوەکی باشە دابڕای زۆر جاریش دەبیستی کە بە تەمای بگەڕێەوە ڕۆژەت بەڵام هۆکار چێت تا ئێستا نەگەڕایەوە هیچ بەرهەمەکی هونەری نەوەکو مخریج نەوەکو نووسین هەرچەندە نووسینیش زۆرە پێم وابی زیات لە سۆشیال میدیا
بۆ چیرۆکەکان بڵاو دەکەیەوە ڕاستە من لە دوای مردنی خێزانم لە 2009 بەن دەتوانم برێویشم نەکردیە طبعا تو خێزانت دەمری ینی مارت کەپرت دەڕوخێ ڕەشماری مارت هەمووی بە سێکدا دەکەی بە تایبەت یەگە مندارت هەبی وە نییە بۆ تو زەحمەت بوو زەحمەت بوو ینی ئەمن گوتم با سارێکی بکەوتە بینی 5-6 ماک سارێک تۆزێک بێمەوە سەرخۆ ئەو جێ دەست پێ دەکەم عادەتەنی ژوایە لە مجتەمەعیمە تۆزێک زەحمەتەوە بە ئاسانی بێەوە بەڵام ئەمن هەر ساری دوای ئەوەی کە خێزانم مرد یەکسەر لە بۆ پەرلەمانی خۆم پاڵاوتوی دەرچوم بوومە ئەندام پەرلەمان ئیدی کە بوومە ئەندام پەرلەمانی عێراق 4 سال کەتمە بەغدایە ئەتوو بەڕاستی کە لە پەرلەمانی دەوام بکەی و بتەوێ ئیش بکەی و وادای واجبی خۆت بکەی ینی مەجال نامینی ئیشی بکەی بە تایبەتی هونەری دام نابوو پاش ئەو 4 سارەی کە تەواو بووم ئینشاڵڵا دەست بە ئیشێ بکەمەوە پاش 4 سارەکەش ڕاست لە ماستەری وەرگیرە تەقدیمی ماستەریم کرد لە زانکۆی سڵاحەدی تموحی هونەریت نەبوویان هەر ئەوانە فرسەتی باشتر بوو لە حیات ئەو فرسەتانە داهاتنە پێش فرسەتی باش بوون بەڕاستی ینی خۆت و ماستەر جارێک وەردەگیری لە تەمەلۆ لە دەستی بدەم وە نییە بەس لەوانەیە دراما ئەگەر خوا تەمەن بدا هەر کاتەی بمەوێ بتوانم ئیشی لەسەر بکەم ماستەرەکەم تەواو کرد چە ساری پێچووەتە تەواوم کرد و ئەوانە بەسەدا دوای ئەوە ڕاست لە دکتۆرای وەرگیرە لە زانکۆی ڕاپەڕین لە ڕانیە ئەدی تەقدیمی دکتۆرام کرد وەرگیرام ئێستا خەریکی ئەوانەمە دکتۆراکەت گوتت لەبارەی سیاسەتەوە سیاسی بەرێ سیاسی دکتۆرایەکەم سیاسی بۆ سیاست مامۆستا پەرلەمانی عێراق وای کرد کە بیر لەوە بکەوە نامە پەرلەمانم تەواو کرد و کە ماستەرەکەم لەسەر مێژووی هونەرنووسی خۆی ئەتوو کە مەسەلەن دکتۆرا کە وەردەگیری پاش ئەوەی کۆرسی خوێندنوانە تاوا دەکەی دووسێ پرۆپۆزەلی تەقدیم دەکەی ینی دەرێ ئەمن دەبێت لەو بابەتانە بنووسم ئەمە دووسێ بابەتم تەقدیم کرد یەک لەو بابەتانەی کە بەدریان بوو ئەوە بوو کە تەقدیمم کرد مناقشەمان کرد گوتیان ئەوە باشە ئەمن لە دکتۆرایەکەم لەسەر مێژووی دروستبوونی یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە ساڵی 1990 و چار هەتا 2012 یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو حیزبە کو دامەزرا چێ دایمەزران ئۆرگانەکانی چییە مەسەلەن وە نییە ناوەندەکانی ئیشەکانی لەسەر ئەوەی دەنووسم بەڵام ماستەرەکەم لەسەر ماستەرەکەم بەڕاستی ئەمن زۆر بەمەی تێدەگەم یەکەم کەسم لە کوردستان و ڕەنگە لە عێراقیش لە بەشی مێژوو لەسەر مێژووی هونەر بنووسی هونەری هەولێرەیان هەموو ئەمن هەولێرم لە بەشی مێژوو لە بەشی مێژوو تەبەن هەتا ئێستا نووسراوی بابەت زیاتر سیاسی و کۆمەڵاتی ئۆشتانە نووسرایە سیاسی نەنووسرایە ینی هونەری نەنووسرایە ئەمن هاتم مێژوو هونەرم نووسیەوە لە هەولێرێ لە 1970 هەتا 2003 ئەو ماستەرەکەم ینی بەڕاستی شتێکی زۆرمی و ئەو مامۆستانی مناقەشەیان کرد ئەو دکتۆران و ئەوانەی لەوێ بوون بە شتێکی زۆر گەورەیاندانە بەنیازیشم چاپی بکەم ئینشاڵڵا لەبەر ئەوانە بەڵام ئێستا پرۆژەم هەیە لۆ گەڕانەوە ئێستا ئەمن دووسێ مسەلسەلەم نووسیە وەکو نووسین 30 ئەڵقەیم نووسیە 15 نووسیە کورتە درامام نووسیە بەس دەرفەتێک بێ ئینشاڵڵا هەتا ئەکتەرەکان بەشەچیم ئاگادار کردینەوە کەوا لەوانەیە ئیش بکەین ئاگاتیان لەبی هەر دەرفەتێک بڕەقسێ هەتا بەشێک لەو ئەکتەرانە بۆچی گوتم ئاگادار ینی کاستینەکەت نوعا زۆربەی ئەوانەی کۆنن کە پێشتر ئیشمان کردێ پێکەوە وەکو کاک عەبدوڕەزاق شەمسەدین و کاک فڵا شێخانی و برێن ئەوانە و ئەکتەرەکانی کاک ڕەبیع مەسەلەن فەئینشاڵڵا دەرفەتێک بڕەقسێ بە ئیزنی خوای گەورە دەستپەکان مامۆستا ئەو کاتەیەوە ئیشی دراماتان کرد کۆمەڵە ئیشتان کردووە ئاسان بوو یان با بڵێن تەکالیفی کەمتر بوو ئێستا بەرهەمهێنانی دراما کواڵیتێکی بەرزتری دەوێت ئەجیزە و پارەی باش دەوێت ئێوە توانێت ئەوەتان هەیە یان با بڵێم ئەوە هۆکار نەبووە کە جەنابەت دواب بکەویلەوە بگەڕێەوە ئەوە نەبوو من ئەو مەشغەڵەتێ بوو بەڵام ئەمن یەک شتی دەرێم دراما ئەگەر ناوەڕۆکی بەهێزبی ئەگەر ئەو بابەتەی دەینووسی و تەرحی دەکەی ڕاستەوخۆ پەیوەندی بە بینەر هەبی بڕواتەبی ئەگەر بە یەک کامیرە ژوێنەی بگری شتێکی جوان دەرەچی و ئەوەی دەبی بینەری دەبی خەڵک بڕوات بۆ هەیە کە بتوانانی جارەچ کرد ئەو ئیشانەی کە کردان و گەیشتە خەڵک ئەم جارە ژەو بکەنەوە بەڵێ بە تاکید ئینشاڵڵا ینی ئەمەلم هەیە تاقەشی زۆرم تێداماوە دەتوانم ئیشی زۆر جوانتر لەوەی پێشتر بکەم بەڵام جەنابەت دەزانی ئێستا تەکنیک پێشکەتێ وەکو ئێستا گوتت ینی جۆرە هاژێ تازان ینی مەساریفی دەرهێنانی دراماش زۆر بووە بەڵام ئێستا سپۆنسەر هەیە کاکە جاران نەبوو ڕاست جاران نەبوو مەسا من نەوەتەکان درامام دەکرد بە یەکەکەم بگۆت با بە شەریکەی بە دوکانی بە کۆمپانیای وەرە کاکە ئەو درامایی دەکەمە توش بەشداری بکە دیعاد لۆ دەکەم لە ناوی مەسەلەن نەداهات کابرا بەڕاستی نەداهات چکوە
ژیان لە کوردستان ئابووری لە کوردستان واگەشەی نەکردووە پێش نەکردبوو وەنیە ئەتو ئەسڵەن ڕکلامت دەکرد لە تەلەڤیزۆنی لە نۆتەکان لۆ دوکانی پاقلاوەی لۆ مەتعمی خەرگ لێ دەکردی کاکە عالم نانی نیە عالم برسیەت و وچێ و ڕکلام ئێستا پێچاوانەکەیت ئەمن یەکەم دەتوانم لە 2007 کە ئازارەکانی بارامم کرد کە 22 ئەڵقە بوو 4-5 شەریکەم هینا وەکو سپۆنسەر ئەو کاتی مەسەلەن نازەمۆڵ هەبوو هات ئەوەی لەسەر ڕێی کەرکوچێ کۆمپانیای سەنی ئەوەی تەلەڤیزۆن و سەلات و شتی دەفرۆش ئەو کاتانەوانە براند بوون ئەوە چی شەریکەکی ئەلمنیۆمی هات کۆمپانیای دی بوون ئێستا بە تایبەتی مەسەل باسی ئەو ماکرد لە سەرەتای بەرنامە گوتمان دراما بۆ بەوەی کە وەکو شەربەتی مێوژ و پاقلاوی ڕەمەزانێ تعامل لەگەڵ دەکرێت تەنها ڕەمەزانان ئینتاج دەکرێت و لە ڕەمەزانی ڕابردوو یەک دوو دراما ئینتاج کرا لە تەلەڤیزۆنەکانی کوردستان بەبێ ئەوەی کە ناویان بێنن بەڵام دەمێ بزانم ڕێی تو چی بوو لەسەرانە دڵنیام کە بینەریان بووی سەیرت کردووە ڕێی چی بوو لەسەر ئەو درامایانە لە ڕووی هونەریەوە لە ڕووی ناوەڕۆکەوە وەکو کەسێکی شارەزا پێم وا بڕەخنەگرێکی باشی ئەمە دەنووسم ئاشە دەنووسم لەسەر دراما لەسەر شانۆ ینی هەر شتەکە بیبینم شت دەنووسم لە فەیسبووکی بلاو دەکەمەوە ئەمن خۆم ڕێیەکی دیم هەیە جودا لەگەر ئەوانی دی ینی وەکو هونەرمەند و دەرێنەرێک دەرێم دراما چەندی دەکرێت با بکرێ با ئەوەندە ڕەخنەبارانی نەکەین بیکوژین ئەو دەرێنەر جارێکی دەست لۆ نەباتەوە چکۆ تۆ گەر وا بکەی کامرە ئیش ناکاتەوە کە ئیشی نەکردەوە چێ زەرر دەکا بینەر زەرر دەکا بینەر دێگلەی دەکا کەس ئیش ناکا و درامای کوردی نیە و کاکە کابرا ئیش دەکا وەرە ئەو جانیبانەی کە هەڵی کردێ لۆی ڕاستکەوە ئەو جانیبانی کەشتی جوانیشی پیشاندایە ئیبرازی بکە و پێی برێ نەک ئەتو بێ بیکوژی کورد درامای نییە و کورد نازانی درامای بکە و هەرچی قیت بۆ کامیرێکی دەستدا و کاکەت و خەڵکیش هەموو میسر ژوای دەستی پێ کردێ سووریا ژوا دەستی پێ کردێ ئەتو ئێستا درامایەکی ساری شێستەکانی میسری بینە لە تەلەڤیزۆنی میسری عەرزکەی ڕەنگە کەس تەماشانەکە لۆ چکۆ لە ڕووی دەرێنان لاوازە لە ڕووی تەمسیل لاوازە لە ڕووی وێنەگرتن لاوازە وەیە سادەیە پەلیس ئەو کاتەکە ئیمەش ئێستا درامای هەفتایەکان بینە ئەوانەی کاتی خۆی سعدی نونس کردیتی حاجی مەچی عەبدوڵڵا کردیت شێخ اسماعیل بەرزی سابر عەبدوڕەحمان کردیت وەنێ جەلی زەنگەرە کردیتی یە هەفتایەکان کە لە تەلەڤیزۆنی کەرکوچێ ئەمە ڕەش سپیان بینە تەماشا بکە هەست دەکەی زۆر زەعیفە زیرێک پێیان خۆش هەر ئەو شتە نەبینی بەڵام زیرێکت کە هاتیە دەوێشتی باش ببینی ئەوەی ئێستا دێشتی باش دەکا ئەو دەرهێنەرانەی کە ئێستا دێن شت تەقدیم دەکەن شت دەکەن ئەمە قەت لەگەر ئەوە نیم کولەن بیڕۆکێنی لەگەر ئەوەم شتە ئیجابی باشەکانی باز بکەی دەستخۆشی لێ بکەی ئەمن ئەوەی دەیانبینیم ئەو دەرهێنەرانە هەمووی دەستخۆشان لێ دەکەم دەرم دەستا خۆش میشەکی باشتان کرد شێ ڕەخنەی دەگری بینەر ئێستا بینەری بەگشتی کورد و بینەر لە هەموو جیهان زۆر شارەزایە زۆر وردە زۆربەی مەجاالەکان ژوای لێ هاتی ئەمە ساڵی 2000 زنجیرە درامای کۆچم کرد 29 ئەڵقە بوو بڕوات هەبی بەشەکی زۆری ئەو هەڵانەی کە هەستم پێی نەدەکرد دوایی دەزانی چێ پێی دەگوتم ئاگاداری دەکردمەوە بینەری ئاسایی دەمدید لە جادەی لە بازار ڕیا هەبوو دەینوسی لە وەرەقەشی دەیدامێ دێ بۆ کاگوسامە ئەمن کۆچم دیت ئەو گەڵەتانە هەیە ئەگەر ئاگا لێ بین و ئیشەچینی کە تەماشام دەکرد فعلەن زۆری استفادەم لێ دەکرد ئێستا بینەر هەم بینەرە هەم چێژ لێ وەردەگری هەم ڕەخنەگرە لەبەرەوە ئەو مەجاالەی با ئەمە بدەینە بینەری ئەمە بەڕاستی تەشجیعی ئەمن لەگەر ئەوم تەشجیعی نێوەندی هونەری بکرێ ئەمن ئەگەر لەو ئیشانە بەشداریشم نەکردیە بەڵام هەر دەستخۆشیان لێ دەکرد ئەم کەسەکەم ئەمن دەناسی حتمەن زیاتر لە وەرزش ناسرا ئەتوو پەیوەندیت چێ لەگەڵ وەرزش یان علاقەت چێ لەگەڵ وەرزش تا ئێستا نزیکێتی هەیە لەگەڵ وەرزش تابع دەکەی لە قۆناغی گەنجی هەتا تەقریبەن گەیشت بە قۆناغی برێن ئامادەیم تەواو کرد متابعەتی زۆر وردم هەبوو لە بۆ ڕاضی زۆرترین گۆبارەکانی وەرزش لەکنە من بوو لە ماری من ئەوانەی کە قەدیم دەردەچوو ئەمن و مەسعەبی برام هەتا کە دەچوومە ساحەی مەلعەبی کاتی خۆی کە نادی هەولێرگەمەی هەبوو لەگە نادیەکانی دەچوو زۆر جار براکان مەسعەبم لەگە خۆم دەبردەوە بچکۆکە بوون دەمبردن یعنی متابعەم هەبوو بەشێک لە متابعەی ئەوە بوو جیلیمە شتیدی نەبوو غەیر ڕیاضەی برادەرەکانیشم زۆر بان لاعیب بوون لاعیب مەسەلەن شۆڕشە بوو وابزەم لاعیبی نادی ئەتڵەس بوو یەک دوو ئەوە دی گەنجیدی بوون دەمەیان دەکرد لەگەوانە من کە برادەر بووم حەزم بە خۆت یاری نەدەکرد نانا من یاریم نەدەکرد ئەبە من داری واگەمەم دەکرد لەگە ڕەشەوەی بەس کە گەورە بووم نام بەس هەر متابعم هەتا ساری هەشتاوەژەم لە بەغدا بووم بەمە عێراق کۆریای هەبوو چوومە مەلعەبی ئەو وەختی ڕەنگە هەستەکە زۆر جیاوازتر بوو پەیوەندی بە تەمەنیشەوە هەیە بەس لە دوای ڕاپەڕینەوە بینم لەگەر ریاضەی وەکو متابع بەڕاستی لاواز بوو چکۆ مەشغول بووم بە ئیشیری
ئیسان کە ژنینا و مندارینا و منداری بوو وەنیە گوتت بیمە با پیرەژ ئێستا باپیریشم ئێستا ئەوانە زۆر سپاس ئەوانە بەڕاستی دووری هێخستیمەوە بەڕام لە مارێ هەندێک جار مندارەکانم تەماشا تۆپانەی دەکەن مەسە و ڕیال مەدرید و بەرشەلۆنە و ئەوانە نییە مۆزوع ئاوە ئێستا کە دەکەنەوە مش لە مارێ لە دیاردادەنیشم متابع دەکەم بەس ئەوە نییە گەرم بوو مستی لە ئاردی دەمەوە بەڕم و ئاوەکە ئەوەعتیادی تەماشا پێم وایە ئێستا ناتێ کۆمیدیاش بکەی مامۆستا فترەکانی فترەی پێشوو بڕێنە ئیشەکانت دەوری کۆمیدی تەبوو بەڵام ئێستا ناتەوێت شتە کۆمیدیا دەستم پێکرد ئێستا حەزم لە کۆمیدیا نییە بەڕاستی زانی کۆمیدیایش کوم دەوێت ئێستا حەزم لێ کۆمیدیایەکانی وەچی ئەوانەی لۆ کاک عەبدوڕەزاقم نووسی کوونە باو لێ بەبیرت دێ ئەوانە ینی ئەوە شتی کۆ جێی خۆی گرت لە لای بینەراویشان ئێستاش کاک عەبدوڕەزاق ینی بەوانە مەشهورە بەڕاستی زۆر دەجیداوە تەندروستیشی باش نییە پێم وابیە على العموم باشە ینی نەخۆشە بەس پێ دوایە بتوانین ئیش کاتەوە جارشکە لەگەڵ تاکیدم ئاگەریش بکەم ئادەتوانی ئەوە جارێک لێ دەکات دەرێ با دەست پێ بکەینەوە کاکەریش بکەین زۆر باش مامۆستا لەگەڵ هونەرمەندانی هەولێر ئیشت کردووە بەڵام حەز دەکرێت لەگەڵ نوخبەیەک دەتەوێت ئیش بکەی لەگەڵ ئەوانی تر عیلاقەت چۆنە مەسەلەن ئەکتەرە گەورەکان بابڕێ هونەر دەرهێنەرە ناسراوەکان ئەمن لەگەر زۆربەی هونەرمەندانی هەولێر ئیشم کردیە وەکو ئیش مثلا لەگەر مامۆستا سەباحی پێکەوە بوون لە ئەوەی مەمیانە لەگەڵ مامۆستا تەلعەت سامانی بەڕەحمەت بی لە گرێی ئەو بەڕێوەبەری بەرهەمهێنان بوو کە مامۆستا هیوا سوعادی کراتی کردیشم کردیە لەگە مامۆستا هیوا سوعادیشم کردیە لە گرێی لەگە مامۆستا سابر عەبدوڕەحمانیشم کردیە لەگە کاک عەبدوڕەزاق شەمسەدینی لەگە عەلی ئەحمەدی لەگە ئەنوەر شێخانی هەزار ڕەحمەتی لێبی لەگە ئەنوەر عەزیز یعنی ئەو هونەرمەندان لەگە ناسر حەسەنی پەیوەندی کۆمەڵاتیشت باشە لەگەڵ یەکدی دەبینین لە مناسەبان لە جیان بەڵێ پەیوەندیمان خۆشە برادەراتیمان هەیە بە تەلەفۆن ئاگامان لێک دیە لەو فیستیڤال و شتانە ئەگەر بچم دابینم ئێستا دوونێ لە تازەیەکی بوو مام عەلیم دیت هات هەستامەوە زۆر بۆ گەرمی بۆ خێراتنم کرد عەلی ئەحمەد لەگە زۆربەی هونەرمەندان پێرێ لەگە کاک شکۆڵا و مەجموعە هونەرمەندی دیە و لێرێ کاک مەولام و بەتابەتی ئەوانەی لە ئادیابین بەشداریان کردو لە بەشێکەم دوم لە جێکی دەعوەت بووین ئەمیش چوو بووم پێکەوە تقریبا پێش 6 ساعتی زۆر خۆش پێکەوە بووین پەیوەندیم زۆر باشە لەگەڵ زۆر تاکە خۆشترین یادەوەری لەگەڵ چ هونەرمەندێکە کاک شکۆڵا شێخانی و عەبدوڕەزاق شەمسەدی لەگەر ئەو دووەی زۆر ئەگەر سیفەتێک بتەوێت لە کاک شکۆڵا شێخانی بیبەی بۆ خۆت چ سیفەتێکی لێ هەڵدەبژێ وەفا باشە من برایە شکۆڵا شێخانی برایە لۆ من ینی من ئەمجاری بام بەڕەحمەت بیدەی بوو بۆ من پێنج کوڕمەیە شکۆڵا کوڕی شەشەم جوانە با ئەو فرسەتە بقۆزمەوەش لێ پرسم بابی ڕەحمەتی پیاوێکی ناودار و مامۆستایەکی گەورە بۆ ئێوەش بەو ناسراون زیاتر ئەگەر سیفەتی ئەوە ببەی کامە سیفەتی هەڵدەبژێری کە کۆمەڵە سیفەتی جوانی هەبوو بە شایادی خەڵک کە مامۆستایەکی زۆر پایە بەرز بابم بوێری ڕازگۆیی بە تایبەتی بوێری و جوراتی ینی قسەی حەقی دەکرد حد مەجالێک ئەوە باە ئەوەت لێ وەرگرتووە ئەوەم لێ وەرگرتە و دەبینی ینی بەتاکید فعلەن جەنابەت زۆر ئەمن لە لێدوان ینی بوێرە قسەی ئەوە سفەتی بابمە شتەشی دیش سەربەرزی باڵم عیزەتی نەفسی زۆر بەرز بوو لەگەر ئەوەی کە چاوی نەیدەدیت بەڵام بە هەموو تەمەنی خۆی دەستی لەبەر کەسپان نەکرد بوو ئەو یارمەتی خەرجی دەدا دوعاشی دەکردێ بۆ خوایە تووشی حالەتەکەم نەکەی پارەی خەرشی بدێمە کوڕەکانم لە خەرک وەگرم بیدێمە کوڕەکان عزەتەکەی بمێن ئەو هەرواش بوو زۆر بە سەربەرزی مرد ئاگار لێ بوو کە وفاتیش کردیانی هەولێر قەزیەتی گەورە بوو ئەو سیفەتانە دیبابما هەست دەکەم لەو هەمومان مایتەوە لەگەڵ کاک بوخاری براشت زۆر هەست دەکەم نزیکی لەگە براکان بەیەکۆ دایمەتان بینم بەڵام لەگەڵ بوخاری هەست دەکەم یعنی وەکو دوانەیەک تەسەڕف دەکەن لەبەرچی وایە و سیفەتی ئەو چیت بەدڵە کە بتێ بۆ خۆت بوخاری ئێستا بە حکمی ئیشەکەمان چونکە ئەو برین هەم ئەندام پەرلەمانە وەمیش ئەندام پەرلەمان بووی ماوە جۆرێک لە یەک نزیکی دروستکردی دوو ڕێنمایی دەکەی لەسەرەوە بەتاکیدیا وەلەوەوانە تا ئێستا دانەنیشتی فەقیرانە هیچ دانیشتنیان نەبوو خاڵە چیدی ئەوەیە ئەو بەرپرسی دەستگای هانای خێرخوازی من هاوکاریان دەکەم ئیشیان لەگە دەکەم بەرنامەی تەلەڤیزیۆن شتیان لەگە تەقدیم دەکەم زۆر یەکدی دەبینین مەسەلەن لەگەری یەکدی و زیاترداین بەڵام لەگەر برایەکانی دیشم لەگە مەسعبی لەگە سوهەیبی لەگە بیلالی بەردەوام پێکەوەن یانی مەسعب حاجیشی بەخۆی وەناوە لە ناوەکەی نازانم مەسعب سوهەیبە متحاجی لەگە خێزانی پارچوونە حاجی لە فەیسبوک بینیم وەڵا ئەمە تقریبا هەفتەی جارێک یەکدی دەبینین یانی طبعاً کە باب هەتا باب ببینێ زۆر یەکدی دەبینین سکۆلۆ ئێوانە نەمی شۆڕەتۆ لۆماری بابی یا لۆماریدا تو ئێستا مارە بابی ئێستا الحەمدولله توانیتە ئەو ڕۆڵە ببینی وەکو کە باوکرد لەگەڵ ئێوە هەی بەرێ بەتاکید بەڵام هەمومان فەرق پێکدی ناکەین ینی
مەسەڵەن جاری وا دەچینە ماری مەسابی لە سینماری بخاری سینمای زۆر یان دەچینە دەرێ لە مەزرعەشی لە جێکی خڕەبینەوە ژن و مندارەکان دەبین هەمومان الحەمدولله ئینسان بەس دوعای بکات تەندروستی باش بی خەم و خەفەت و نەخۆشی و ناخۆشی نەبی ژیان ئەوەندەیە مامۆستا پێم وابێ فترێک لە یەکگرتووی ئیسلامی عاجز ببووی و دابڕابووی ئێستا پەیوەندی لەگەڵیان چۆنە و هیچ ڕۆڵێکت هەیە لەناو ئەو حیزبە یعنی وەکو عاجز بوون برێ عاجز نەبووم بەس پۆست و شتم نەبوو پاشەوەی لە پەرلەمانی تەواو بووم ئەمن وا بیستم کە عاجز ببووی هیچ پۆست و شتم نەبوو لە مارێ بووم یاری دانیش بووم ئێستاش پۆستم نییە ئێستاش بەڵام هەر وابەستەی ئەوێن پێم وابی نەمانەندامی یەکگرتووی نەما دەچین لە مناسەبات لەوێ دەبین سەردان دەکەین بەڵام ئەمن وەکو ئوسامە لە دوای کۆنگرەی وابزانم پێنجەوە هیچ پۆستەکەم نییە لە ناو یەکگرتووی بەس ئەو فترەی بوومە ئەندام پەرلەمان لە 2010 تا 14 وابزانم بوومە ئەندامی سەرکردایەتی هەولێرێ سنووری هەولێری بە حکمەوەی ئەندام پەرلەمان بوو بەس دوای ئەندام پەرلەمانیم تەواو کرد دانیشتەکان دەبوو لە دویان نەدەناردم گوتیان چیاوە گوتیان تاوە ئێستا ئەندام پەرلەمان نەمای وەکو ئەندام پەرلەمانێک دەبی بەڵام بڕی چێشەمە بی و گلەیمە گوتم نابن پێویستیان بەم بوو بم بەن ئالە وەسەرە نەم پەرلەمانی خۆم زەرر نەکردم ئەوەندە پڕیشم مەشغوڵی لە فەراغ ناژیم برێم وەڵی دەیبچمەوە فەراغێ بکەمەوە ئێستا ئەو کاتەم لەگەت توودانا دەبی بە جەدوەل و بە بەرنامەدانێ بەڕاستەیە ڕەنگە هەر ئەوەش دەقۆزمەوە یان لە باسی یەکگرتووی هەرچە دەمەد لە 1960 زۆر بکەین باسی سیاسەت دەکەین ئەمە یەکگرتوومان دروست کرد کولی عادی یەکلاوانەی کە لە مؤسسەکانی ئەمە دروستمان کرد ڕاستە چ سیفەتێکی مامەستا سەلاحەدین بەهادین زۆر بەلاتەوە سەرنجڕاکێشەکە حەز دەکەی و سیفەتە لە تۆدا هەبی مەسەلەن یان دەتوێت بەکاری بێنی ئەو سیفەتە بۆ خۆت نەرمونیانی هێبنیە ئەنی زۆر نەمدیتێت بۆی ئەگەر تووڕەبی زۆر خراپ تووڕە دەبی کەس نەیجێت تووڕەبی ئاخر ئەمە بە حکمی ئەندامی حیزبین دەزانێت وانە بەڵام کە تووڕە نەبی نەرمونیانی و تەوازوعەکەی زۆر جوانە شانگۆ ئاوەکتان نەدا من چانە بۆ منە ئاوم بۆ خۆمینەوە مامۆستا داوای لێبوردن دەکەین تاویزت لۆ دەکەینەوە ساردەم پارە دەدەینێ حەز لێ پارەش دەدەینێ پەرلەمانتاری کاکە پارەی باش وەردەگرین ئەمگۆ مامۆستا باو فرسەتە بقۆزمەوە هەرچەند ئێستا ئینشاڵڵا لە شوێنێکدا ڕادەگرین و شیرنی ساردەمەنێک دەخۆین دەمیست بزانم ئەزمموی پەرلەمانت چۆن بینی خۆش بووی کە لە پەرلەمان بووی توانیت شتێک بکەی کە گرنگ بێت بۆ بە پەرلەمانتارێکی زۆر سەرکەوتوو دەبینم و ئەو 4 ساڵە لێ بووم توانم ینی توانیم ئەدای واجبی خۆم بکەم بەڵام با یەک شتان لۆ ڕووکەمەوە خەرک زۆر دەرێ پەرلەمانتار مانجێ 10 ملیۆن 20 ملیۆنی تەقاعودی وەرەنی 200 ملیۆنی لێوتۆرت و ئەوە وانە چاوی زۆر لەسەرەوە پارێمە وانە ئەمن لۆ ڕوو دەکەمەوە پەرلەمانتاری عێراق کە خانەنشین دەبی وەکو مۆزەفی دەوڵەت خانەنشین دەبی فەرمانبەر ئێستا تۆگە لە دایرێم فەرمانبەری بەو یاسای پێی تەقاعود دەبی ئەمن بەو یاسای تەقاعود بوومە نەفسی یاسا هیچ یاسایەکی تایبەت بە پەرلەمانتاری نییە لۆ خانەنشین بوون لەسەر چ تەقاعود دەبی لەسەر ئەساسی ساری خزمەت و شەهادە ئەگەر وابی 4 ساڵی چلۆدار ناچی آخر بزانە ئەمن 4 سارم لە پەرلەمانی هەبوو بەڵام 23 سارم لە دایرەی هەبوو لە چ دایرێک ئەمن لە سەحەی بووم دوایە لە تەربیەی بوومە مامۆستا ئەو خزمەتم لە سەحە و لە تەربیەی کۆ کردەوە بردمە بەغدای لەگە 4 سارەکەی بۆ 27 سال بەو 27 سارێ ئەمن ئێستا خانەشینی بوو بە معاشی من لە پەرلەمانی عێراق مانگانە تەقاعود یەکەم 3 ملیۆن و 690,000 دینارە لەخۆی بە زیادی خراپ 15 ملیۆن و 20 ملیۆن 3 ملیۆن ئەوە خزمەتم هەیە لۆیە پەرلەمانتارمانەیە هەتا ئێستا 1 دینار تەقاعودی وەرنەگرتێ چونکە هەر ئەو 4 سارەی هەبوو نابی لە 15 سارت کەمتر دەبی لە کوردستانی ژوایە مامۆستا کوردستانی ژوای هاتی ئێستا کوردستانی ژوای نابی لە 15 سارت کەمتر هەبی کە نەدبی تەقاعود نابی زۆر مامۆستا زۆر جەریئانە و زۆر بە شەفافانە و زۆر بە ڕازگویانە شتەکان باز دەکەی بە مەسەلەی مەعیشەت و پارەوە بە ڕازگۆیی قسەی دەکەم منێک دەمەوێت ئەو پرسیارە لێ بکەم ینی ببوورە ئەو پرسیارە بەڵام ڕەنگە هەمومان تووشە مۆقیفە بین هیچ ڕۆژێک ڕوویدایە کە ڕاستی نەڵێی ئەمن بڕوا ناکەم لە مۆقیفێک لە شتێک کەوای کردبێ ڕاستی نەڵێی بابم فێری کردینە ئیلا ڕاستەوە ئێستا لێت پرسیمە من یەکسەر ڕاتبی خۆم گوتم ڕاتبم ئەوەندەیە گوتم والیدم ئەوەندەیە گوتم خەرشی ئەوەندەوە باشتەشی دیت پێ برێم ئەمن فەقیری و دەربەدەریم زۆر دیتێ خۆڕبەسەریم زۆر دیتێ ئەمن لە دوی متەوەستەیوە لە دوی ناوەندێ و کە ئێستا پێی دەرێن پۆلی هەشت وەنیە پارەم لە بابم وەرنەگرتیە یەکسەری شم کردیە خۆدیشت کردیە کرێکاریم کردیە دۆندرمەم فرۆشتیە ئاوم فرۆشتیە
شتێک تەرۆزیم فرۆشتاوی سماق پێدا دەکەی لە سەسنی بەڵێ بەڵێ کارەباچیاتیم کردیە شاگردی بۆ یاخچی بوویمە شاگردی بۆ ڕیئاوی بوویمە یعنی هەرچی ئیش بووە شەریفانە و سەربەرزانە کردیتم هەتا بژیم ڕاست هەتا ئەوە بەڕاستیەوە ئازایەتیە شانازی بۆ ڕۆژانەش دەکەم کە کرێکار بوومە لە سبەینی هەتا هێوارێ بلۆکم کێشایە بلۆکم کێشایە کەرپوچم کێشایە دڵخۆشی ئێستا بە ژیانی خۆت ڕازیلله مادام نەخۆش نیمە قەردارم بەڕاستی چکۆژنم لۆ کوڕەکەمینە کەتمە ناو قەرداری و بازەشت و لەبەرەوەی نەمیزە و کوڕم بکەوتە کرێتیاتی خانێکم لۆ تەرتیب کرد بەڵام ئیشاءالله خوا تەمەن بدا خوای گەورە بۆ گەورەی خۆی وەدەکە قەردەکانیش بدەمەوە بەڵام بۆیشی خێرەیە ڕەنگە زووتر مادام نەخۆش نیمە تەندروستیم باشە مندارەکانم ساڵەوە ساردەمەنیە ئەوە ڕاست با بچینەوێن دەرێ ئەوە ئارەوەڵ تاقیدی ئارەوەڵی پێش ئەوی پێشتر ئەوی پێشتر مانگۆ لەوزم جارە کاتی پێم وابی ئەوێ خۆشە دۆنرمەم لۆ دەکڕن ئایژونۆ ناکردن ناوەڕە با لە حسابی ئەتو میوانی مەی ئەوڕۆ وەرە دەبالە خزمەتت دەکەێت و بە دۆنرمەچی بەمە ڕازی بی مەمنونم شفتێک شمان لۆت کڕیا بەس نیە ئەتو وەرە ئەنگۆبی خۆشت ئەنگۆبی خۆنم حەزمان لێە دەنابێت بیبێ بەس بە مەجارە چوەگرێمە و سیارێ ڕاگرم زۆر مشکلەیە ئەوە ئەجاوە مادام باسی دۆنرمەت کرد دەچین دۆنرمەی دەخۆن لۆت باز دەکەم دۆنرمەم کوف باست کرد گوتت ئیشی فرۆشتن دۆنرمەشم کردیتم لۆت باز دەکەم کوب و ئیشەکە بەخوای ئەمیش ئەو ئیشەم کردیە کاسبی ئێستا هەیە کە دەستی با سەرە گوریستەشی دەکەوتە بەردەستی دەبتە ئەندام پەرلەمانێک دەبتە وەزیرێک مدیر عامەشت پێی عیب ببرێم فەقیر بوویمە پێی عیب ببرێ من وەختوەکان شانازی بۆ ڕۆژانە دەکەمە من شانازی بۆ ڕۆژانە ئەو ڕۆژانە ئەو ئینسانە ئێستا دروست دەکەم دەستم پان نەکردەوە ڕاست فەرموو مامۆستا بە کاسبی بکردی ڕاست باش یا الله بچینە ئێرەوە نیە هەرێ وەڵڵا فەرموو دەبی هەبی ئێستا دەبی هەبی ئێوارەیە مامۆستا وانە لە دەرێ دانیشتنیان لە ژۆرێ بەڕای وەڵا کەیفی جەنابتە کووت پێ باشە کرایتەوە فەرموو بڕۆ بەخوای دەبڕۆ یا الله بەچێ دانیشتین سلام عەلیکم باشن چۆنێ لێرە دانیشتین باشە مرەتەبات ساردەمەنیشیان هەوە دانیشین مامۆستا دادەنیشین ئەیچ با لێرە دانیشین وێنێ ئەوە جوانە ئەوە جوانە ئەگەر ئەو ڕۆژە لێرە دادەنیشم فەن بزانین ئەمن حەزم باسی دۆندرمەت کرد مادام گوتم وڵا حەزم لە دۆندرمەیە ئەوە چی بزەم عینەکەی لە چاویکە پیر بووینە ئەوە مشکلێمێ لە نزیکەوە خارێ وەڵا ئەوە سەلاتە شەربەت ئایسکرێم هەوە نییە وەرانێک پێیا بە ئێستا دەری ئایسکرێم ڤیدیۆکەی بینیتە منداڵەکە چاوەڕێ سیارەکەی دەکات سەمایەتی دەکات زۆر جوانە دۆندرمە ئایسکرێم مامۆستا گوتت لە منداری دۆندرمەت فرۆشتیە چۆن بووە و ئیشە چنەو ئەگ بوو کو بووە و کاتە خۆی دۆندرمە کو دەفرۆشە کاتی خۆی مار هەبوو لەگەڕ ڕەچێ جەمیدەی دانابوو لە ژۆرێ ترمزی هەبوو ترمزەکان ئەوها درێژ بوون ناوی شوشە بوو ترمزەکە ناوی شوشە بوو مەمەچی لچکەی لە خوارێ هەبوو ئەو ترمزە نەیدێز ئەو نەیدێژ ئەو دۆندرمە بتاوێتەوە ئەتو لێت دەکڕی لە ناوت دادەنە سەر قەپا دەکرد ئەوها کە پست ئەو ترمزە ئی ساحێب دۆندرمەکەی بوو فرۆشتاوانە ئەو ترمزە بە ئەمانەی دەیدایە دەبا نفوسی لە ماری ویدانی ترمزەکە کە دەیدایێ بە ساخی کە دەتبردەوە دەگوچی دی نافرۆشم دەری دەهینە شوشەکە تەماشا مەمەی بنی دەکرد ئەگە شکا بە پارەی لێ دەستاندی مەمەچی کچکەی هەبوو ساردی ساڵی چەند بزە هەفتایەکان ئەوجا ئەو ترمزە دەهینا نفوست دادەنا بە شەرتەچی دەبا سبەینان و هێواران بچی گێمەڕیان لەکنبینی ئەگەنا نەیدەدایێ بفرۆشی دەچووی مەسەلەن بای ڕوبعکت تێدەکرد بای نیو دینارت تێدەکرد لە ناو ئەو ترمزە دەکە سەر قالب و تۆپلی دەینا تۆپلەکەش دەینا تۆپلەکە و قالبەکە دەینا بەسەرت قەپات دەکرد ئەوجا هەبوو بەبلیوە دەکرد هەبوو دەستچیە بوو دەگرت لەگە ڕەشی دەگەڕای دەگوت تۆپلی گێمەڕ قالب گێمەڕ دۆندرمەم لەگە ڕەشی مە ئەمن چوو بووم لە پشتخەسخانە جمهوری لەگە سەلمانی کوڕی پلکم ئێسا سەلمان دکتۆرای لە مێژووی هەیە مامەستایە لە زانکۆی سڵاحەدین ئەو دووەمان دەمافرۆش سبەینان وەز وەکمان داهینا دەوری هەشت و نیم و عادەم مندار پێشان سبەینان پاریان دەدایە لەگە هێواران پاش عەسران دەمانینا دەمافرۆش
يعني لە ڕوبعکی مەسەلەن 50% قازانج بوو مەسەلەن ئەگەر ڕوبعک 10 دۆندرمە پێیاد بە ئەو 15 ددایە دوکان ئەو 5 قازانج ئەو 5 قازانج دەفرۆشتەوە بە 5 فلسی بۆ 10 فلسی ئەو ڕۆژانە ئەو ئیشە دەکرد ئەمن هاوینان ئەو ئیشەم زۆر کردیان زۆربەی هاوینەکان کە بڕک هەراژ بووم قوەتی ئەوەم پیاکرد مەسەلەن کرێکاری بکەم چوومە ئیشی دی کرێکاریت کرد چوومە کرێکاری ئیشی لە بەخت کردێ پێم ئیشی لە بغم کرد بەرە یەکەم جار وەستا برایم هەبوو کوڕی پلچی بابم بوو وەستای لە بوو ئێستاش مایە ئەو خستخانی شاوێسی کە لێ ڕاوەستای لەوێ حرست یەک لە وەستا لە بۆکانی هەولێرێ بوو لە پاشەکان ماریان لەو بەری بوو لە شۆشی گوتیە من لۆ نای کرێکاریم لەگە بکەی خانیەکی لە جیرانی مە دروست دەکرد لە بغی لۆ دەکرد گوتم باشە چوو وەڵا دەی فێرمەوە جە چیمەتۆ دەچێشایانی قرسە دەبی بەدامی چیمەتوی دوو پەقرەجت دەبن دەستەوانە لە دەست چومەتەوان دەستی دەستێنی خافتەی دەگریەوە کومەکەی ئەو هات تەوزیع دەکەی ناوی چیمەتوی پێدا دەکەی دوایت ئەوە دەکەیەوە ئاوی تێ دەکەی دوای بە خاکە ناستێکەری دەکەیت ئەو چیمەتوی لە بغیەوە دەستم پێکرد پاشی لە بغی وردە چوومە کرێکاری چوومە ئیشی سمووی دیواری وەستایەکە بوو ناوی حەمید بوو پونجینەی بوو ئێستاش مایادی بە خێرمانی شەقراوە لە گەوی شاگردی بوو میشی بۆ یاغم کردێ وەستا جەمیل هەبوو بێرکۆتی بوو لە گەوی کرێکاریم کردیان ئەو وەستا بوو ئەمن بە هاوینان ئیشم دەکرد زیاتر تەڵەبە نەبوو کە عوتڵە دەبوو ئەو سێ مانگەی من دەچوومە ئیشی دیار لە بابێ ئەو جەهازەکەی وەنیە نا ئەو جا پرسیاری دۆندرمە لێ ناکەم دەمێت پرسیاری ئەوە لێ بکەم ماوەک پرسە درێژ کرده بوو بە تەمای ئیشێکی هونەریش بووی بەڵام پرسە تراشی و دوایش دەست فەیسبوک خوێنمەوە على اساس خەسووت پێ تراشی ئەو چیرۆکە چۆنە پێم وابی دەبی ئەساسە چێبی ڕسمی هەردوو خەسووشت گرتیە ئەبی خێزانی پێشوت خوافریکام خێزانی ئێستات ئەمێن کە پرچم بەرداوە تقریبا سارێکی نەم تراشی کە بەرم داوە ئەسڵەن لۆ ئەوەم بەرداوە مسلسلەکم لەوە دەستیە ئەو مسلسلە ئەمن لەوێ لە سزن دێمە دەرێ 25 سال سزن بوومە کە دێمە دەری پرچم نەتراشە ینی پرچم زۆر درێژە بە دوای دەستخۆش زۆر سوپاس بە دوای سەبەبی سزن بوونم دەگەڕێن چێ بوون ئەوانەی ئەمنیان تووشی ئەوە چیرۆکەکەی ئەو مسلسلەکە ئەو جەکردی دەرێم سارەکە پرچن نەتراشێ مەسەر لە سزن پاسە بەزم سارە بوونم پرچم زۆر درێژ بوو تایرات بوو زۆر جوانیشم لێ دەهات زۆر جوانم لێدات خەرکەشی زۆریش پێی جوان بوو بەڵام بەڕاستی کۆمەڵگەی ما تەدەخۆلی ژیانی شەخسی دەکات مەسەلەن ئەمە دەچوومە تازێکی دەدی دەچوومە تازێکی اختیارێک لەوێ بوو لەو بەری بەرامبەرە من دانیش بوو لە ئەووەلی هەتا ئاخری بەستەمە شامی دەکرد کە هەر دەستام ئەرێ ئەتو کاکە کوڕی مەلا جەمیلی پێ دەرێن ئەو پرچێت چ بەرت دایتەوە خۆ لە ناو تازەی ناکرێ مەسەل جوابی بدەی و تێی بگەریم تەفسیلم لە بەدەستێ و خۆ خەڵک دەزانێت مامۆستا جەنابەت ئیشی هونەری دەکەی و هونەرمەندی مەسەلەن ئەوجا ئەمن هەر ڕسمەکەم دادەنا میوانم هادوو یا سەردانە بوو یا شتێک بوو پرچم درێژ لەو کۆمنتانە ئەگەر 100 بات باە 20 دێگۆ پرچێت چێ بەردایتەوە و کوڕی مەلا جەمیل هەبوو گەنج بوو جارێک پرچ بەردانەوە لە ڕووی شەرعی لە ڕووی دینی سنەت پێغەمبەر صلی الله علیه و سلم پرچی ئەلێرە بوو ئەوەیە دوو ئەتۆ ئەگەر ئیحتیمامی پێ بدەیت بیشۆی و پاک و خاوین ڕایگری جوان هیچ قەیدی قەناعەت دەکەی ئەمە ئێستا ئەو هەموو خۆم پێ جوانتر بوو کە پرچم درێژتر منیش زۆر پێم جوان بوو زۆر جوان بوو بەس لەژێر ئەو هەموو زەختەی کۆمەڵگە بەڕاستی یعنی خەسوود نەبوو ئەوە لە خۆشیوە بوو خەسووم هەردووچیان کە هات نەمارێ گوتیان کوڕەمە پرچەی بتراشەوە ئەوە ئاخرەوە چیەوە ئەتوو ینی لەبەر بابەت و خەڕ قسەی دەکەم خێزانیشم بەوانی لێگۆ پێی برێن بتراشن خێزانم دەزانین چییە لەبەرەوەی نەبوو پێی ناشیم لەبەر وای دەزانی کچ بە منیان گوتێ پرچی بەردەوە زۆر جوانی ئەو لەوەی زەندەقی کوڕکوونیتی ئەو لەوەی زەندەقی ئەیدی وەرحاسب گوتم وەڵا ڕۆژیانە ئەوە نەئەزانین چوومە دەرێت ڕاستومە حەلاقی تراشی واتمەوە پیان عەنتی ناخۆش نەبوو بەرێ وەڵا زۆر متاسیر بووم بەس تراشیمیانە عێلاقەت لەگەڵ ماڵی خێزانی کۆچ کردوت ماوە خەسووتەوە دێ بە هەفتە لە ماری من دەبی جێلاسخان ئەمن لەگە خێزانی تازەم دەچینە ماری خەسووم لە سلێمانی خەسوو یەکەم شەوێ لەوێ دەمینێنەوە وەڵا هەردووچیان وەکو داک و چیش تەعامل لەگەر یەکدی دەکەن مندارەکانیش وەکو داچوان تەماشای دەکەن ئەلحەمدولیلا ئەو ڕابطە ناپەسڕێەوە خارەکانیان دێت ئێستا زۆر عایلەیە کابرا کە ژنی دەمری ژنەشی دیدەینیتەوە ماری خەزووری یەکەمی بەتەواوی هاتوچووی لەگە قەتع دەکەن برادرمەیە نەخاری مندارەکان سەریان لێ دەن نەخەسووی نەخەزووری نەمەسەلەن
خوشی خێزانی هیچی دەرێن خۆژنێتینەوەی کاکەش ژیانمان چکن وەڵڵی من خێزانم بەر پاش یەک مانجی چوومە سلێمانی خەسوم گوت کوڕ جێلاسان گوت کوڕ چیژی من نایەتەوە تازە ڕۆی زووش نەچینەوە بە ئەومارە تێک نچی ئەسڵەن بەخۆی دووسێک چیلۆ دیتمەوە لە مەنتقەی سلێمانی بەخۆی تەلەفۆنی دەکرد ئەوجا هەر دەرێتە من حاجی پێم خۆشە بێ سلێمانی دەبۆ لە وەڵی کچی فران بێتی وەرە ببینە بزانەکە بەدرنی بەش خواڕێکی زود میمەکە جوان وەنیە و کە هیناشمەوە بەخوای هات پیرۆزبایی لێکردم کوڕەکانی هاتێ لە مارێ من ماوە هەفتەکانی لا يزال علاقەمان بەقوتە الحەمدولله گوتە قەرزارم وای ئینشاڵڵا دەبێت ساحێب پارەیەکی باش بەس ئەگەر بۆ هەموو کەس پێ ساحێب پارە زۆر میمە ئەوەی دەرێ پارە چی دەستە ئەوەی کەنیتی نەیبووە کەنا تەمبەرە و لە مارێ دانیشە پارەی پێ پێیانابی ناتوانانی ئیش بکە بە ئارەقەی نووسەوانی ئێستا دەورەمەندەکانی کوردستان بگرێ مەسەلە با پێ شێخ باس ئەحمەد ئیسماعیل حاجی قادر بلا و دەیان دەورەمەندی دی پێیا بۆ حاجی زۆر ئەوانە قەت جێ لێ بۆ ڕۆژێک بێ دەستە تەلەڤیزیۆن برێ پارە چی دەستە نوەنارێ دەرێ پارە زۆر میهمە دەبی مەشارێعی پێ بکەیت کارەبای پێدانی خەستەخانەی پێدانی ئەوەی پێدانی بینایەکی بکەوە مشم کوڕەکەم بینم مەشروع بێ کوڕەکانیشان دەینن مەسە پرۆژەیشە لۆ چکۆ پارە ژیانە المال والبن زینة الحياة الدنيا خۆشی ژیانە ئەوەی دەرێ پارە چی دەستە ئەوە لە ژیان تێنەگەیە قەت پارە چی پار گەورەترین نیعمەتە خوا کە دەیداتە ئینسانی ئەتو بینێت دەتوانانی بەهشتێکی پێ بینێت 10 ملیۆن دلارم دێ باشە من 10 ملیۆنم نیە 2 ملیۆن دلار دەدەمێت ئەگەر هەرچی لێ دەکەی ماوەستا ئەتو بینە لۆ بینە من ماسی لە بەحری ناگرم من بە خەیاڵی خۆت یعنی دائما ئینسان بیر لە پرۆژێک دەکاتەوە بینە 2 ملیۆن لێرەدانی پێ دەرێت دەکەم بەس ئەگەر هەمبی حەز دەکەم ئەگەر پارێکی زۆرمە بیت دوسێ پرۆژەم لەمێشتی یەک مزگەفتێکی زۆر گەورە بە ناوی بام دروستکەم دوو خەستەخانەی زۆر گەورە دروستکەم خێرخوازی با سعرێکی زۆر ڕەمزی یان هەر بەلاش ئەگەر بتوانم بەڕاستی ینی تەمەنا دەکەم ئەوەندە ئیمکانێتم بتوانم خەستەخانەی زۆر گەورە دروستکەم خزمەتی خەڵک بکەم ئەوە دوو پرۆژەی زۆر گەورەی لەکنە من و بەشێکی زۆریش لە پارەکەی تەخسیس بکەم لە بۆ ئەو مندانانی کە بابیان لەمایە لەوری شەخێرخوازانەی خۆتان هەوڵتان داوە بەڵێ ئەوە هەیتمانە بەردەوام ینی مندار لە ئیبتیداییەوە ڕا هەتا خیندنتەوە کە حەز دەکەم تەبەنی بکەم ئەمن حەز دەکەم بزانی کە لە پەرلەمانی بووم مجموعە قوتابی مانگانە پارەم معاشم لۆ بڕی بوونەوە دەمدانێ هەتا کولیەشیان لە دەخلی خۆت لە دەخلی خۆم و 20 عائیلەی هێتیمیش لە دەخلی خۆم بڕی بوومەوە لەکەن حاجی کاروانی مانگانە پارەم دەدانێ لەکەن حاجی بدادەنە حاجەنی وەکو معاش دەیدان لە هەزار یارمەتی دەدەم بەڵام لۆم باس کردی ینی ڕادەکەم ئێستا 3 ملیۆن و 700,000 ینی پێدەژیم بەڵام ئەوە نییە برم کە بتوانم ئیشی باش کۆم مندارم گەورەیە و لە خیندنەوە شتی دەوێت منتیقەکەشتان ناوانی مەسوولێتی ئەوەش دەهەیە ڕاستە دەست خۆش بی زۆر سپاس بینەرانی 964 یەکەم ئەڵلقەی پرۆگرامی تەکسی 964 لێرە کۆتایی تێدا لەگەڵ مامۆستا وسامە جەمیل عەلی کە گەشتێکی خۆشمان بە هەولێر کردو کەمێک گەڕاینەوە بۆ یادەوەریەکانی ڕابردوو باسمان لە زۆر شت کرد کە ئێوە بینەری بوون بە هیوای ئەوەی کە لە ئەڵلقەی داهاتوو لەگەڵ میوانێکی دیکەی ئازیز کە سایەتێکی دیکە بێک بگەینەوە مامۆستا شتێکت هەیە زۆر سوپاستان دەکەم دەستان خۆش بی 964 زووە من بەستە دەکاتەوە لە گەورەی خۆتانە شاڵە سەرکەوتوو دەبن پەیزەکەتان پەیزەشی جوانتر و باشتر دەبی و هیوادارم لە داهاتوو بکتە کەناڵە شی ئاسمانی ئینشاڵڵا زۆر سپاس بێەوە و کاتێکی خۆش